سڵاوی خۆی گەورەتان لێبێ ئەمڕۆ باسی کاریگەری وەرزی گەرما و هاوین ئەکەین لەسەر نەخۆشیەکانی سنگ و بۆرەکانی هەوا بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە حەساسیەت و ڕەبۆیان هەیە. ڕێگەیەک کاریگەری تەواو کاتە سەر سیەکانی ئینسان لەوانە زیادبوونی شەپۆلی خۆڵبالین و تەپوتۆزە. ڕێگایەک ترژەوەی گەنینی مادە ئۆرگانەکانە دوای چەند سەعاتێک لە ئەو شوێنێکە بۆنێکی ناخۆش بڵاوەکەنەوە. هۆکارێک تریش بریتە لە بەکارهێنانی ئامێرە فێنکەرەوەکان کە تێیدا تەپوتۆز و خۆڵی ناوماڵەکە جارێکتر بڵاو پێەکەن. وی ئەمەشگاریمان بۆ کەسانەی کە هەسیاری و ڕەبۆیان هەیە ئەوەیە کە یەکەم کە بمێنەوە تا ئەتوانن بمێنەوە لە ماڵەوە بە تایبەت لەو ڕۆژانەی کە تەپوتۆز و ئاگرکەوتنەوە هەیە. خاڵی دووەمەوەیە کە پابند بن بە بەکارهێنانی دەرمانەکان چی حەبێ یاخود بە خاخەکان بێت. خاڵی سێم بەکارهێنانی دەمام کە لە کاتی پێویستە. خاڵی چوارەم ئەوەیە کە ئەو کەسانە ئەتوانن بە شێوەیەکی گشتی ئاگان لە کوالیتی هەوای شارەکە و ناوچەکان بێ ئەویش بە ڕۆژانە متابعی سایتی AQI Air Quality Index بکەن بۆ زانینی پاکێتی هەوای ناوچەکان. زۆر سوپاس.